بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیدارتان شاد دەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان ئەپرسین هۆکاری زۆربوونی تاوان لە کۆمەڵگەدا بۆچی ئەگەڕێنەوە. بەڕێزان، لە چەند ڕۆژی ڕابردوو هەروەها لە ماوەکانی ڕابردوو حاڵەتەکانی خۆکوشتن و خۆسووتاندن و سووتاندنی بەرامبەر و کێشە کۆمەڵایەتەکان ڕوو لە زیادبوونە. هەڵبەتە ئەمە هۆکاری خۆی هەیە، بەشێک لە هۆکارەکان وەکو هاوڵاتیان ئاماژەیان پێکردووە لە تۆڕەکانی کۆمەڵایەتی کە بە سەرەکیترین هۆکاری ئەزانن دوورکەوتنەوەی لە خوای پەروەردگار و ئەنجامدانی گوناه و تاوانە، هەروەها گوێنەگرتنە لە ئەو دەقە شەرعیە پیرۆزانەی کە هەمیشە ڕێگری ئەکەن لە ئەنجامدانی تاوان، جا تاوانەکە بۆ خودکەسی بێ یاخود بۆ کەسی بەرامبەر بێ. حەقیقەتەن ئێمە خەڵک مەسەلەن زۆر نامە ئەنێریان تەلەفۆنەکە، ئەڵێ دایم دڵم تەنگە، بێتاقەتم، ئەگەر گوناه نەبووە خۆمە سووتان، ئەگەر گوناه نەبووە سەری خۆم هەڵەگرت، وازم لە دایک و باوکی خۆمە هێنا، وازم لە مێرد و کەس و کارمە هێنا. یعنی ئافرەتەوە ئەڵێ، پیاوە ئەڵێ من بێزارم لە ژیان، نە کەسابەت و کارم دەسەکەوێ، نە ژیانم خۆشە. یعنی ئەم حاڵەتانە زۆر بەرەو زیادبوون ڕۆیشتون و لە عینەن کاتە بێزاری و ڕەزیەک بە خەڵکەوە دیارە. تەمان هۆکاری یەکەم باسی لایەنە ئاینیەکەمان کرد. هۆکاری دووەم پەیوەستە بە قەیرانی داراییەوە. خەڵکێکی زۆر بێپارەیە، بێموچەیە، تااقەتی ژیانی نەماوە، ینی ڕۆکاتە هەر شوێنێک درگاکان بڕوویە داخراون. حکوومەتی هەرێمی کوردستان زۆری بۆ خەڵک هێناوە، وای کردووە شیرازەی کۆمەڵایەتی لە نێو کەسوکارەکان تێک بچێ و لە هەمان کاتە باوک و برا لەیەک بوون، ینی کوڕ و باوک لەیەک بوون، ژن و پیاو لەیەک بوون، ژن و مێرد لەیەک بوون، یعنی تر والحاصل باوک و ئەولاد لەیەک بوون. ئەمانە هەمووی کۆمەڵێک قەیرانن ڕووی کردووەتە کۆمەڵگەی کوردەواری و خانەوادە و عایلە و کەسوکارەکانمان وای کردووە شیرازی کۆمەڵایەتی بەرەو تێکچوون بچێ. هیچێکی تر لەو خاڵانە بەڕاستی خۆشەویستان بابەتی تۆڕە کۆمەڵایەتەکانە، ئەوانیش هۆکارێکن بۆ ئەوەی ئەو خەڵکە ئاوا سەر لێ شێواو بێ بەو شێوەیە کە ئێستا ئەبینرێ. تۆڕە کۆمەڵایەتەکان دەورێکی نەرێنی سەلبی زۆر خراپیان بینیوە لەوەی کە هەر کەسە و هەڵەسێ تۆڕێکدا ئەنا بۆ خۆی، یان کەناڵێکدا ئەنا، یان ئەمە تیکتۆکە، فەیسبووکە، ئینستاگرامە. تەواوی ئەم تۆڕانە وای لێ هاتووە ئەگەر پەرژینێکی قایم بێ لە ڕووی جەنابتان، خۆت نەکەی بە قەشمەر و خۆت نەکەی بە کەسێکی ساویلکە و خۆت نەکەی بە فلیم و ئەو جۆرەشتانە، خەڵک سەیرت ناکە کە ئەمە ڕوو ئەدا. گەنجێک ئەڵێ بۆچی فلانە کەس ئەوەنە خەڵک تەماشای ئەکا، با منیش وەکو ئەو بکەم. ئەمە بێتە هۆکاری تێکچوونی، ینی بەڕاستی ئەو شیرازەیی کە باسمان کرد، شیرازەی عائیلی و کۆمەڵایەتی، ئەمە هەمووی کۆمەڵک خەلەلن ڕووی کردووەتە خەڵک. داواکەین لە خوای پەروەردگار ئینشاءالله ڕەحممان پێ بکە و ئیستیقامەمان پێ ببەخشێ، گومڕاو سەر لێ شێوانمان نەکە، چونکە ئەمانە بەڕاستی کۆمەڵک نەخۆشین ڕووی کردووەتە خەڵک تەنها شیفاکەی لە لای خوای پەروەردگار ئەدۆزێتەوە و عیلاجی لەوەیە لە قورئانە، لە سونەتە، لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەو دەقە پیرۆزانەیە کە هەمیشە باو باپیرانمان شانازیان پێوە کردووە لەبەر ئەوەی ئەوەندە جوان بوون، بەرجەستەیان کردووە لە ژیانی ڕۆژانەی خۆیانە، بۆیە تیا سەرکەوتوو بوون تا ئەمڕۆ بینین ڕیشسپیانمان و پیاماقوڵان و کەسوکارمان و ئەوانەی کە لە پێش ئێمە بوون بە سەربەرزانە ژیانیان بەڕێ کردووە و تا ئەمڕۆ هیچ خەلەل و گیر و گرفتێک ئەوەی کە ئەمڕۆ ئیبیستی لە ژیانی ئەوانە نەبووە. من لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، پەیوەندەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست وەرەگرم، هەر کەسە و ئارەزومەندە لە پەیوەندیکردن، هەروەها لەوەی کە قسە لەسەر تەوەرەکەمان بکات و لێرەوە لە خزمەتی ئامین لەم سەکۆ ئازادەوە ڕای خۆی بخاتە ڕوو و ئەگەر تێبینیەکی هەبێ لەسەر ئەم تەوەرە بەرنامەکەمان دەوڵەمەند بکە. ئازیزان و خۆشەویستان، ئەمێ ئەوەتان بیر بخەمەوە، ئێمە بەرنامەکەمان ڕۆژانی یەکشەمان و چوارشەمان کاتژمێر 7 پێشکەشەکرێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ. هەروەها لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک و ئەم بەرنامەیە بە ڕاستەوخۆ گوازرێتەوە. لەوێ شواتوانن بینەرمان بن، کۆمنت بنووسن،
ئەگەر کۆمنتەکان گونجاو و شیاو بوون بەسەر چاو بەتانە خوێنینەوە لە خزمەتانە بین چمە لای پەیوەندی یەکەم هاناخان لە کۆیەوە وەرەگرم. السلام عليكم كاك محمود. عليكم السلام ورحمة الله. هاناخان باشی کاک محمود؟ وڵا باشم الحەمدولله. ئێوە چۆنن هاناخان؟ وەزەتان باشە؟ زۆر سپاس. الحەمدولله. کاک محمود بۆ زۆر شت ئەگەڕێتەوە. یەکەم شتیان دوورکەوتنەوە لە دینی پیرۆزی ئیسلام. بڵێ. و دووەم شتیان کە زۆر گرینگە هەندێک کەناڵ هەیە یعنی زۆر سەرتاوی ئەو شتکارانەیە بۆ نمونە چەند کەناڵەکەنە بەڕاستی ئەو حکوومەتە دەسەڵاتداری هەیە هەرێمە خۆیان پیانیان لەگەڵ هەر لە دەوڵەتان هەیە کە شیاوەی خێزانی کورد تێک بکرێن. بۆ نمونە تورکیا و چەندین وڵاتی تر هەیە ناویان نادەم باشە ئەمانەوەیان کردووە کورد لە ناوبەرن موسڵمانەکان یعنی ئەویان تەکرێنی هەندێک درامە هەیە بەخش دەکرێت بڕوا بێ شەرمە لەبەر چاوی ماڵەوە سەیر بکرێت ماڵەوەتان سەیر بکرێت. بەباشی دەزانم هەموو ئەو کەسانەی کە تیڤیان لە ماڵەوە هەیە ئەم جۆرە کەناڵانە لەو ماڵانەوە نیە باشە کەناڵانەوەیان کردووە. بەڵێ ئەگەر شتێک بپرسم ئێوە حتمما ڕەنگە کەم و زۆر لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەبن ئیتر فەیسبووکە ئینستاگرامە تۆڕی تیکتۆکە هەموو ئەم تۆڕانە هەن بەڕاستی ئەمڕۆ سوود لە باشی وەرەگرن و خراپی وێڵ دەکەن ینی بەجێ دەهێڵن و تەماشای ناکەن یان چۆنی ئێوە لەو تۆڕانەدان بۆ نمونە؟ کاک محمود ئێمە ئەو تۆڕەمان یانی زۆر بەکەمی هەیە ئەوە کاتی زەروریات دەبێت ئەمە تۆڕە بەکاربێنێت بەڵام هەندێک کەس ینی هیچ کاتێک نەبێتن ئەو تۆڕەیە باشە کە منداڵت هەبوو ینی پێویستە کە ئەم ینی زۆر سنووردار بەکاربهێنرێ و لەژێر چاودێری خۆتدا بێ گەورەکان ینی ئەو کاتە شتانە کەمتر ئەبێتەوە و هیوادارم ئەم کەناڵانەش ڕۆژ بکرێنەوە هیوادارم چەند کەناڵێکەنە دەسەڵات پشتگیریان دەکا و هەدارم ڕۆژ بکرێنەوە و دەستەکانت خۆش بێ هاناخان. تاوانش کەمە بێتەوە کاک محمودیان دەست خۆشین بۆ ئەم تەوەرە جوانە خوالێ. زۆر سپاس بۆ تۆش هاناخان خوا ئاگادارت بێ. چمە لای مام جەوهەر لە کۆیەوە عینەن. ئەحوالە چۆنە کاک محمود؟ باشم مام جەوهەرجان سپاس دەکەم سەلامەت بیەخوا. هەر کەس بە تەمەنی خۆی شتێکی زۆرم و زۆرداری و خۆشی و ناخۆشی لەبەر چاوە. بەڵێ یعنی ئەمە زۆر سێرم پێدێ ئەو میلەتەیمە 500 میلیۆن کەسە هەمووی لە ناو نەخۆشی نەفسی دەژێت. بەڵێ ئەو نەخۆشیە کارەسات هەزاران خەڵک برسی بوو بەڵام ڕێژی احترامە بۆندە نەخۆشی نەبوو. باش ئێستا حاس حیدێ وختە برم نەخۆ ماکە و نە ڕاپەڕین ماکە لە دوای ڕاپەڕین هەرچی ئێش و ئازاری کرد 100 زیاد بووە. بەڵێ سەرکردەکان بەرپرسیارن حکوومەت بەرپرسیارە پەرلەمان بەرپرسیارە بە تایبەتی یەکێتی پارتی بەرپرسیارە و ئیسلامیش بەرپرسیارە ئەوانێکی سەرێکە بە جواری توانای خۆی پشتی ژێری بەبەردەکەن. بەڵێ لە دوای ڕاپەڕین نەمانتانی ئێمە ئاسەکی ڕۆشنبیری لە ناو شارەکان هەفتانە دارێک دوو تەلەڤیزیۆن هەبی لەسەر ئامۆژگاری خەڵک لەبەر ئەوەی خۆیان دست و جەدە و ڕێگر بوون هەموو سەرۆک سامانی کوردستانیان فرۆزدایان بە ئێران خۆیان دست بوو میلەتە پێرە دزی کرد سەری ناو خۆیان میلەتە پێرە کوشتن کرد پێرە دوژمنایەتی کرد و هەروەها تا ئێستا ئەمە جێم لەو حکوومەتەی نوو کابینەوە جارێک جێم لێ نەبوو سەرکردەکیان بێتە برێ کوردینە ئەمە قەردارتانین ئەمە خزمەتکارتانین هەرچی بێ ئەمە واتان وەدەخەین دەیسەدانی شارەکان دەکەین لە نزیکەوە ئاگامان لە جێر و گرفتی خەڵکی کوردستان دێت. ئەوانە هەمووی هۆی سەرچینە ئێستا کە باو باوی سەرۆک کۆمارە بابە چێویستن بە سەرۆک کۆماری ئەتم ناوماڵی خۆت تارە ئەغزی 50 ساڵی هەر بۆ شتێنەوە بژێویشیانی خەڵک تارە سەرکە وەرە ناو میلەت عیبەکانی خۆشت بڕێ عیبە خەڵکی بڕێ باتێکەوە چارە سەریکەین ئەوەکی حتا سارمان لێنێ دیستان ئاز بەتاڵی هەرێکە بەلایەکی دابڕێ میلەتە میلەتان بێزارە ئەوانە هۆی سەرچینە ماقولە دەستێمانێ مەعاش نەدرێ ماقولە بە دوو مانگان مەعاشێک بدرێ ماقولە هەمووی دەرمان هەمووی یەکس پایەرە هەرچی دەیبینی تووشی نەخۆشی زیاتر دەبی ماقولە توانای دکتۆرەکە نەبی خەستەخانەکە نەبی عەمەلیاتەکە نەبی ئەوانش بە خوێنی خود دیارە حە دۆلاریان لەبەردەستێ بە کەیف و خۆیان ئەوەی دەکەن و لە پەنای یاستا و ڕیزەکانی گەل ئەوە میلەتیان کرد کوشت و کردیان بە مەسەد بەرپرسیارە یەکێتی پارتی سەرانی یەکێتی پارتی 100,000 پرتی شێریان بەبەردەکەوی لەسەر ئەو هەمێ سوازاری کە لە ناو خەڵکی کوردستاندا هەیە
لێ ڕێگەم بە دەکات محمد هەردە با وازە سەر و کەماری بینە وەرە با وازە ترک بینە وازە وڵای بینە وەرە ناومیلل وەرە بابە وەرە لە چێت بووە تا دوونێ ئێستاکە چ دەکەی احتاج بووی بە دینارێ بۆ ماشێنە بیرەوەری سپاس دەکەم مام جەوهەر وا کوردستان دەزێری سپاس شەرمە بۆ یەکێتی پارتیەوە تەعادە لە کوردەکە دەست خۆش ئەو نەخۆشی برسەتی و نەهامەتی کە هەیە هەمووی لەسەر سانی یەکێتی پارتی ئەو دوو بنە ماڵەیە ئیتر سپاس خۆحەت سپاس بۆ تۆش مام جەوهەر خوا لەگەڵ سپاس بۆ پەیوەندێکت پشدەر وەرەگرم لە قەڵات زێ کاک پشدەر مامەستا گیان باش کاک پشدەر گیان قوربان دەم چاوت ما دەکەم مامەستا گیان گیانی منی سپاست دەکەم کاک پشدەر قوربان دەم سپاس دەکەم والله مامەستا گیان من گوتم دەمهەیە پرسیارێک لە جەنابەت بکەم لە خزمەتم بە قوربان دەم مامەستا گیان هەرچەند ئێوەش نییە ئەمن بۆ خۆم لە شاری خەڵازێ مامەستا گیان جارەکەی کەش پەیوەندمان بە جەنابەتەوە کرد تم والله هیچ عیب نییە مامەستا گیان نانی شێمی ڕۆژێم نییە هەردوو گوچی لەم تەواو نین کاک پشدەر والله معاشێکم نییە کاک پشدەر ژیانێکم نییە مامەستا وەحزم زۆر وێرانە کاک پشدەر زۆر خراپەوتم ئەگەر ئاورێکتان لێدا بەمەوە کاک پشدەر بەڵێ من سێ کەس یان والله عالەمیان سێ یان چوار کەسە من لە لای خۆم هەڵیان دەگرمانی هەم ژمارە تەلەفۆنیان هەم ئەوە سێ کەسن سێ کەس داوای دیارەوە خوشتێکی تر لە هەولێر داوای ژمارەکان لێکردم چوار کەس ئەو لە هەولێر داوایان لێکردم بەڵام هیچ جەنابەت سێ کەس داوای ژمارەی تۆیان لێکردم من ژمارەم پێدانوتیان 100% هاوکاری دەکەین ینی ئێمە بەڕاستی بۆ خۆمان پێمان باشە لە ڕێی دەستگای بەخشینەوە هاوکاری بگەێنرێ بە جەنابەت و دەستگاکەشمان ئاگدار کردووە و ئامادەیان دەربڕیوە سێ برای بەڕێزیش دوو برا و خوشتێک لە ناوچەکانی خۆتان لە ڕانیە و دەڤەری ڕاپەڕین وتویانە ئێمە دەچین بۆ لای هاوکاری دەکەین ئیتر دوایی ئەگەر هاتوون یان ئەوە خۆت ئەزانی نازانم ینی ئەوان دەڵێن ئێمە چوین ئەگەر هاتوون یان نەهاتوون یان هاوکاریان دەربڕیوە یان هۆکارێک هەبووە کاک پشدەر ڕوخسەتم بدێ هۆکارێک هەبوو بێ بۆی هاوکاری نەکەن نازانم ینی بۆی بینەرانی بەڕێز خوا نەخواستە بە هەڵە تێنەگەن کە ژمارەی تۆ وەردەگرمیان ژمارەی هەر برا و خوشتێک وەردەگرم دەڵێن هاوکاریەکەین خەڵک بۆ خۆی متابعاکە پرسیارەکە بزانێت چێ مستحقە لە دراوسێ دەپرسێ لە خەڵکی ئەو منتیقەیە دەپرسێ بزانێ ئەو کەسە پێی دەشێ ئەو خێرەی پێ بکرێ هاوکاری بکرێ ببرێتە خەستەخانە چۆن بێ چۆن نەبێ خەڵک پرسیار دەکات ئێستا وەکو جاران نییە ینی من بۆ خۆم ئەگەر هاوکاری کەسێک بکەم دەبێ بپرسم بزانم ئەم کەسە فعلا مستحقە پێویستی بەوەی هاوکاری بکرێ چونکە خەڵک لەگەڵ ڕێزم بۆ جەنابەت ئەمڕۆ زۆر بووە خەڵکی فرتوفێڵچی زۆر بووە خەڵکێک زۆر بووە کە بەناوی فەقیری ئەوانەوە خەڵکی دەوڵەمەند ئیستیغلالەکە خەڵکی خێرخواز ئیستیغلالەکە بە داوای لێبوردنەوە من لە خزمەتی جەنابتم ئەشێ خەڵک پرسیاری کردبێ ڕەنگە هاوکاری کرابی ڕەنگە نەکرابی ڕەنگە پەیوەندیان پێوە نەکردبی ڕەنگە پرسیاریان کردبێ خەڵکی مستحقتر هەبوو بێ من سوپاسی جەناب دەکەم بۆ پەیوەندەکەت کاک والله مامەستا گیان والله موتێکم نییە مامەستا مەعاشێکم نییە والله کەوتم والله ناوی خوا 250 دەبا خەڵێکدانە والله ئێستا نانی ئێوارم نەخوادوە بۆ خوای 250 نییە والله مەعاشێکم نییە هیچ ژیانێکم نییە والله یەکتم نییە باکابرا بابێتە ماڵەکەم تەماشا ماڵەکەم کە شوێن بە ئەڵڵای گەورە نانی ئێوارێشم نەخوادوە والله 250 کاک پشدەر ئێمە بەرنامەکەمان باز لە کاک پشدەر بەرنامەکەمان باز لە گرفت و کێشەی کۆمەڵایەتیەکە بۆ خۆم دەست بە ڕووی هیچ کەسێکەوە نانێم ئەگەر پێویستی بە هاوکاری بێ بیانی بەگلێنەی چاو بۆی دەبم نەک خۆم هەموو ئەوانەی کە لێرین حەزمان لێ زۆرترین هاوکاری فەقیر بکەین من بزانم ماتۆڕی سێتاییت بۆ کڕاوە کاک پشدەر ینی بە قوربانی چاوت بم ئەوەی من بزانم ماتۆڕی سێتاییت بۆ کراوە پارەت پێدراوە هاوکاری کراوی لە شوێنی ترەوە با لەی گەڕین من سوپاسە دەکەم بۆ پەیوەندێکت شتت بۆ کراوە بەڵام دیارە خەڵکێک پرسیاری کردووە پێی گونجاو بووە کە هاوکاری خەڵکێک بکە کە مستحقە ڕەنگە تۆ وەکو خۆت ئەبینی کە ژیانت قورس و سەختە لە تۆش سەخت و قورستر و فەقیرتر هەبێ خەڵک بۆ ئەمڕۆ پرسیار دەکا کاک پشدەرجیان ینی ئێستا کە دەچێتە مەنتیقەکە هەر خەڵکی خەڵات زێ خۆی هاتووە پرسیاری کردووی ڕەنگە پێی باش نەبوو بێ ڕەنگە هاوکاریشی کردبی و هەش بووە ئامادەی دەربڕیوە هاوکاریشی کردووی ینی من ئەوەشم لایە بە بەڵگەش لامە بە قوربانی چاوت بە من خۆشحاڵ بووم کاک پشدەرجیان من داوای لێبوردنەکەم ئەگەر
پەیوەندێکم زوو قەتا کردبێ لە بەروی پەیوەندیتر لەسەر هێڵە کاکدارە لە عربەتەوە وەرەگرم. کاک محمود جان سلام علیکم. وعلیکە سەلام و ڕەحمەت الله کاکدارە گیان. یەکشەمە ڕابردوو قسەیەکم کرد 250 کڕە بیستەنەکە 5,000ەکە ئەوەی کە بابەکە کە وتم بەڵام پێشەوەش بەسەر ئەو مۆزوعە یان ئەم تەوەرە کاکە گیان ئێستا تۆ بەڕاکردن چی بۆ مەکتەب ئەمە نابێ یا بە سارە یا بە پێ لەسەر خۆ بە سەریعی نان خۆی بە خێرایی هەر نابێ خوا پێم مەبڕە بۆ ئەوەی هەموو چوارشەمە و پێنجشەمەیە من تەلەفۆن نەکەم چونکە تەلەفۆن قسەکردن کردداری لەگەڵ بێ شەخصیەت و ناخی ئینسان دەرەخا حەزەکەم قسەکانم بگاتە چی خۆی نەترشێنم بە سەرێکا لەم سەر بۆوتەر حاڵیم بووی برای باوکی من جارەکەی ترکە باسی دۆلار کرا ئەم 250 دینارە من کە بابێکم مەکری لە حەبازە بوشوارە بە 50 لست یعنی دینارێک 20 کە بابی ئەکرد 20 کەڕە 250 500 بکە کرێچی بووین لە سلێمانی لە دەرگەزیێن لە خوار گاورانە و مەنتیقەی سەرکارێز و مزگەوتی شێخ بابعەلی ئەو مەنتیقەیەکەم پیلکەی نالی بۆ سەرەوە ساڵانی 1970 تەلەبەی سەناعە بوو کەسە شیرینەکەی بووین کەسە شیرینەکەی من کرێچی بووین 2 دینار و نیومانەیە دوێ نەشەو حسابم کرد بەشی 5 ساڵ و دەمان کرێخانی دەکرد ئەم 250 ئەنجا خەڵەتێکیشم کرد وتم 1000 دینار لەم تەبعە 15 وەرەقەی جارانەکە نەخێر زیاترەکە 30 وەرەقەیەکە من ئەم وردەکاریەکەم بۆچی یەکەم 0 1 2 3 4 ئەچێ کاکدارە ئێستا ئێمە بەدەست قەیرانێکەوە ناڵێنین کێشەی کۆمەڵایەتی زۆر بووە خەڵکە کوژێ مێرد ژنی خۆی ئاخدە بە کورتی مەمنونە دەبم چکە کاگە ئاسۆژ لە سلێمانی و لەسەر خەتە کاکدارە بەڵێ کاکدارە فەرموو 0 1 2 ئەچێ بۆ تریلیۆن ئەم ژمارە قەبەیە بناخەکەی سفرە ئەمەش ئێمە بناخەی پارەکەمان فلسە نەما بۆەوە مالیاتوە باقی نێودەوڵەتی کە فلسی لە پارەی ئێمە لا بردووە بناخەی پارەکەی ئێمە دینارە بۆەوە مالیاتوە کێشەی کۆمەڵایەتی کێتە پێشەوە کاکی من خوای گەورە ئەفەرمێ نەقسی من الأموال والأنفس والثمرات نقصانی لەم سێشتا بوو شەڕە بێ شەڕ هەیە تحملی نییە کوشتی لێکرێت و هەیە خۆیە کوژێ ئەمە ئەوە دوایەوە خەڵکیش لەبارەی غەیبەوە بیزانین یعنی توو دڵە تۆ یەک ڕەکە نوێژەکەی 4 ساڵ 5 ساڵێکی چی دیار نییە دوی کشکە کە خوای گەورە بە سەبرە دار هەیە بە 6 ساڵ بەرەگرێ دار هەیە بە 2 ساڵ دەست خۆش بێ کاکدارە گیان دێمە سەرەوەەکەی تۆڵی کێشەی کۆمەڵەکەی کێشەی کۆمەڵاتەکە زۆربەی خەڵک سەبینی ئەبێت تۆ سەبر بێ چۆن لە برای خۆتەوە بەڵێ ئەنجا بە کورتی خوا با نمونەی بێمە بۆ خەڵکە کە سەبری بێ بە خێرا سوپاس دەکەم خوا پێشەوەی نمونەکە بێ ئەمە قسێکم کاک مەحموود ئەم بەرنامەی تۆ سەعاتێکە 4 کەس وەرگرن بۆی ئەوەی لە عەقڵوتڵیە ئەوەی نەفسی نا کاکدارە نابێت 4 کەس وەرگرن نا کاکدارە ئەسڵ وایە 14 کەس وەرگیرێ بۆی هەمووی قسەی خۆی بکات چاوە ڕاستەکەم یعنی ئێستا ئێمە گلەیمان دێتە سەر بەسەرەکەوە ڕاستم کردەوە ئەمێ بە خێرای نمونەیە بێنمە بۆ ئەدە خێرا بە قوربانت کاکدارە خێرا تۆزە خێرا سوپاس دەکەم خێرای کاکە من نمونەیەکی زۆر دەقە بۆ هەموو شتێک شمولەکە ئەڵێ شێر لە دارستانە ڕێوی بانگەکە ئەڵێ ڕێوی حەزم لە مێشتی ئەم شتە شرەی ناوەی مێشتی گوێدرێژ چۆن بۆم پەیاکە ئەڵێ بۆ پەیاکەم ئەچێ بە دوای گوێدرێژە فەسڵی بەهارە خۆشە خۆشتیای گوێدرێژ ئەچێ بۆ لای ئەڵێ شێر نەخۆشە گەردن ئازایی لە هەموو دارستان کردووە بە تەنیا تۆمە خەریکە ئەمرێ ئەڵێ بابا بە قوشتمەیت و ئەم خوات و چوار شواکەم نەملا بۆ لە قەناعەتی پێکە لە قەلق دوایەکەوێ کە نزیکی شێرە بنەوە شێر پێشەوە نزیک بێتەوە کتوپڕی خۆی هەڵا بۆی چرنوک و کە بۆ ئەمانە فەسڵ خۆشە گوێدرێژ شێر و پڕە دەرەشێ بووی ئەڵێ ڕێوی دەرچوو لە دەستم ئەم جارە بۆم بێنەرەوە ئەچی ئەم جارە لە بابە زنایەمەوە چی ئەمانە هەرچوانە بێ قەناعەتی پێکە ئەم جارە ژێنێتەوە بەردەستی
ئەڵێ ما ئەڵێ ڕێوی ئەڵێ بەڵێ ئەڵێ دەهاڵی چڕا سەکەین بۆ بێنە جەرگوتڵەکەشیم بۆ هەڵگرە بۆ شەمێترە بۆ شەمێتر ئەچم لە بنەو دارە لە بنەو سێبەرا ئیکراحەتی یەکەم ئەویش ئەڵێ باشە هەڵیە ڕێ ڕێوی مۆخەکەی خوا جەرگوتڵەکەی شێبا بۆ شوێنێکی فێنک بۆ خۆی بۆ شەمێتر بیخوا ئەنجا سێ بە دوای شێرە بانگێکە ئەڵێ فەرمو قوربان کە ئێ تەماشاکە قەباغێکە ئەڵێ کوا مێشتەکەی کوا جەرگوتڵەکەی ئەڵێ قوربانگیان ئەم گوێزی هەبوو نەتی بوو ئەگەر مێشتی خۆران حکایەتەکە زۆر زۆر کاکدارە بمزانێەوە دەتوێت یەک دەقە تەواویکەم ئەخ دەخێرا مێشتی نەبوو یەکەم جار دەرچوو دوم جار لێ هاتەوە جەرگوتڵیشی نەبوو ئەو هەموو کاو بۆ چرنوکە جەرگوتڵی بۆ هەزاری پێگەی ئەو قەباغەکەی لێخۆ کاکە خەوش تەمێ نابێ ئەی دەنگان بێ غاز بێ گاز بێ کوشت تەمێ بێ تەمێ یەکە ڕەکیەکەوی دەیخواتی ماڵاوە بێخوا زۆر سپاس بۆ پەیوەندێکەکەت کاگا سۆ فەرموو کاکە حاجی گیان سەلام و عەلەیکم سەلام کاگا سۆ ببوورەت خوا وڵا کاکدەرا حیکایەتی پێ خوای گەورە لێمان ببوویە کاکە گیان چاوت ماتەکەم لە خزمەتتان بەڵام مامەدارا گیان قسەکانی خۆش بوو بۆ ئەوە سەرینە کوردی لە باوشا بێ بە ئیستراحەت دانیشی ئاوای بۆ حاجی گیان بەڵێ گەرمیشمان ئازاکە ئیشەڵا مامەدارا وەڵا کاک حاجی گیان بۆ کارەکان چین ئێمە لەم هەرێمێکا دەژین بۆ قەیرانمان زۆرە لە گەرمەی قەیرانە دوو کەناڵکرایەوە هێچی 20 پەیامێنە ڕەنگە لە وڵاتانی دەرەوە هەبێ ئەمە بەناو ئەو کاتەی کە ئەم دوکاناڵە کرایەوە گەرمەی قەیران مام بەڵێ میوە موچە بوو هەموو شتێک هۆکاری ئەم چێشمە یەکەم هۆکاریان هەمان دروستیان کردووە بە ئیعلام 20 کەناڵیان کردوتەوە دێن چی بەرنامەی فەسادی کە لە وڵاتان خۆیان کەس سەیری ناکە ئەمانێکن بە کوردی دۆبلاجێکن بە زمانێکی فەسیحی کوردی زمانی سۆرانی بەبادینی بۆمانی ئەێنە ناو ماڵەکانەوە وانی کە ئەو کەناڵانیان هەیە سەنگە هەموو ماڵێکش تیانە بێ بەڵام لەگەڵ ئەوە شادێت چیەکە کابرا بەیکا بە کوردیەکی زۆر فەسیح ئەڵێ کاکە گیان ژنی هەیە خیانەتەکە ژندار بە یاری هەر هەمووی ژن بێ و پیاو بێ کچە بە هەر شێوازێک بێ بە لە ڕێگای مۆبایلەوە بێ نا ئەمن یعنی هەرچی شێوازی فەساد هەیە هێنانەتەم هەرێمی کوردستانەوە ئەڵێ قسێکەیە نازانم باوەک نەکەی مامەداراشین ئەڵێن چەند جووکە هەر شتێکە بوو دوو لە ڕێ نێر و جەنابدان ئەگەر پشیلەیەک ئەگەر سەگی حرمەتم بۆ جەنابدان چەند جووکە و وێن لێ بەرڵایکی بەڵام ئەمان چی حرمەتم بۆ خەڵکێرەی دوزان چی شتی فەساد هەیە هێنانەتە بوو یەک شتێکیان نەهێناوە بۆم هەرێمی کوردستانە خزمەتی ئەم میلەتە داماوەی پێ بکەن یەک شتێکیان نییە شانازی پێوە بکەن بڵێن بەمە شانازیەکەن کە خزمەتی ئەم میلەتەمان پێ کردووە بە یعنی سەی لە دنیای دەرەوە لە هەرچی هەر هەموو وڵاتێک شتێکیەکە حەدی کە حکوومەتێک بڵێ وڵی من ئەمەم کردو شانازی پیاوەکەم باشە کاک ئاسۆ پرسیارێترەکەم نەیتوانی خزمەت پێ بکە لایەن داوە لە دنیا دەرەوە لا نادرێت بە هیچ شتێک بۆ پرسیارێک دێتە پێشەوە ئەم هەموو فەسادی و من یعنی ئەم هەموو کەناڵی کە ئەمان باشە کاک ئاسۆ بێ حرمەتی و بێ ئەخلاقی هێنا وڵاتی ئێمەوە ناهێنن ڕێگەش نادەن چوار مامۆسای ئاینی کە بەڕاستی ئافی حەق بێژ بێ وتار بدا ئێمە ئێستا ژیرمان خواردە بەدەست کۆمەڵێ مەلاوەڵێتی بیدعە و خورافیات بیدعە و خورافیات کاکە مێشکمان تەقیبە بیدعە و خورافیاتیەوە شەو کاکە بە سوێن بەو خالقەی خەڵق واریگرۆ بەقەت پارتیۆچێتیەوەش تاوانبار مامۆستایان ئێوانەی کە ڕەنگە هەموو تۆش بزانیت و بینەرانی بزان کە چەند ئەو مامۆستایانەشێت تێگەم پەیامەکەت ڕوونە دەست خۆش بێ ناتوانانی یەک شتی ئەو مامۆستای ئاینەکەش نایوێت هاتووەمیش لێرە چل کەناڵی بۆ میلەتی کورد و خەڵکی پێ فەسادەکە وەرە کاکە ئیستا سەرۆکی حکومەت دەڵێت ئیدانەی ئەو کارە پێزەو ناکەم ئەم ئافرەتیان سوتان ئێمەش ئیدانەیەکەی ئایا ئافرەتەویش ئافرەت نییە لە دووە شانزەمانە بەبێ لێ پرسیینەوە گیراوە دەنادی سەرۆکی حکومەت ئەگەر ئاگات لێ نییە حەقوای ئاگات لێ بێ ئەوە کاکە و ئافرەتە لێ گیراوە لەسەر کۆمنتێکە وا ئەڵێن بەڵام بۆ ینی سەیری کە دوو هەواییە ئێمە دەرەقەت ناین کا حاجیە دەست خۆش بێ کاک ئاسۆ جان ینی تۆ وەرە ئەم کەناڵی تۆ بەیان یەک شتێک بڵێ لەم کەناڵەوە ئەگەر بێت و داوای لێبوردنیشکەی دنیا لێت یەگەێن ئەگەر هەوا بێژەرەکەتان هەوا بخێنێتەوە یەکسەر بێتە هەرە چ جایەوەی تۆ وەرە لێرەوە نەسیحەتی خەڵکەکەیت و ینی ناهێڵێ سانسۆرێکی خسۆتە سەری بەرنامەیەک ئەو چی بڵێ چی بەرنامەی کە بە کەڵک ئێمە نایە دانیشێ مێزگریەکە سوتایەتی بە دەست خۆش بێ
بە پیرۆزەکانی ئەم میلەتە داماوەکە ئەگەر کەسێک منیش هەستم سوکایەتی بەم دینی ئیسلامە بکەم و حەدی ئەوم نەبێت بە پێغەمبەری ساسم یەک کەس نییە پێم بڵێ بۆ واکە هەر من خۆشمان میلەتەکەشمان گۆ وامان پێناوە نەک یعنی توێشەکەمانەوەیە وا کاڵ بۆتەوە خەڵکیان وا لێ کردووە دەست خۆش بە کاگا سوجان کاتت زۆر زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتووی باوکی ڕێژوانەتە کێ وەرەگرم حاجی سلام علیکم علیکە سەلام و ڕەحمەتوڵڵا باوکی ڕێژوان چۆنی قوربان باشی سپاس دەکەم خوا سەلامەتکایە خوا وەڵی کە حاجی و ڕاستی بێ ئەمێ لە ڕێی ئەم بەرنامە بەڕێزەی جەنابەوە پەیامێ بنێرم بۆ هاوڵاتیان ئەوانەی کە ئێستا دانیشتوونە لە بەردەم شاشە پیرۆزەکەی جەنابتانە بەڵێ ئەوی شەر بە گومانی من جۆرێکە لە کێشەی کۆمەڵایەتی ئەم پەیامەشم بۆ ئەو کەسانەیە کە بەڕاستی ڕوو لەخوان و پێنجفەرزە ڕاکەن بۆ نوێژی جەماعەت و ئەگە پیان بکرێ خۆیان هەڵەدەم بۆ ریزیەکەم لەو لاشەوە یەک تاسەی گەوریان لە بەردەم ماڵەوە قیت کردوێتەوە من بەڕاستی ئەم قسەم لەگەڵ دارودەستەی زاڵم و فرعەونی وەخت نییە لەگەڵ ئەوانەیە کە بەحساب ڕوو لەخوان کۆڵانێکی دەمەترا 50 تاسیان تیا کردووە یاخود ئەوە تا هەڵی ئەکەنیە ئەوە نییە بە جوانی چاچی کاتەوە یانی کا بە تاسە یانی کا بە چاڵ جوانە براکی باوکم لە ئێستا بە دواوە هەتا هەفتا ڕەمەزانی تری بە دوایە بێ من وەکو خۆم گردنی هیچ کەسێ ئازاد ناکەم کە حەقم هەیە بەسەر ئەو جادانەوە کە کاسبێشی کۆڵان گەڕم پێگەی لە مەبەسم کۆڵانە ماقول نییە کاکە 50 مترە 10 تاسی تایە تۆ چی قانونی ڕێگای پێداوی تاسە دروستەی چی قانونی ڕێگای پێداوی ئاخ وەڵڵا هیچ قانونی ڕێگا نادا تەنها کوردە کە خاوەنی جادەشە و خاوەنی کۆڵانیشە لە هیچ وڵاتێکا شتیوان نییە ئەگەر لێن لە بەر سیارەیە کاکەم سیارەیە چی لە مناڵ بدا چی لە عامود بدا چی لە دیوار بدا زەرەری خۆیەتی ئێستاش سایقێکمان نزی لەسەرەوەی کە لە مناڵیدا لە کۆڵانە کوشتی حکم بیگرێتەوە یەکسەر داوە سێ چوار جامانی لەسەر دانیشن و عافویەتاییتر مادام وان تاسێ بۆ ئەکەن کاکە ئەم ڕێگا بۆ لە خەڵکەگرن جایوادارم پەیامەکەم گەیشت بێ پەیامەکە زۆر بە جوانی گەیشتم گردنی هیچ کەسێ ئازاد ناکەم لەسەر تاسا دەست خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ڕێژوان بوو یان ژوان نازانم دڵنیا نەبوومەوە سپاس بۆ پەیوەندەکەت لەش ساغ بێخوا بەردەوامی لەگەڵتان بەڕێزان ئێستا کۆمەڵێک لەو خۆشەویستانەی بینەرمانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە کۆمنتیان نووسیوە کاک ئەحمەد مامنووری سپاس بۆ کۆمنتەکەت کاک محسین ئەڵێ بژی مام جەوهەر قسەی دڵی میلەتت کرد سپاس کاک محسین مەلا جەوهەر سورچی ئەڵێ زۆربوونی تاوان ئەگەڕێتەوە بۆ دووریمان لە بەرنامەی خوا و نەبوونی سانسۆر لەسەر بەکارهێنانی ئەنتەرنێت و تیکتۆک و دراما بیانیەکان ئاسیا ماخۆ مەزنی ئەڵێ ئەسەلام عەلەیکم دەستان خۆش بێت هۆکاری زۆربوونی تاوان خەتای حیزبی عەلمانیە بەس لە شتی بێسوود ئازان شتێکیان نەکردەوە بۆ ئیسلام و هەژاران گەر کەسێکی کوشت بە ناحەق نای کوشتنەوە بۆیە حاڵمان وایە ئامینە لە خەباتە وەرەگرم ئامینە خان بەری فەرمو ئامینە خان بووی باسی کاک محمود باشی ئامینە خان الحەمدولله ئێوە باشن باشین بە قوربانت و ئەمانەتی خوای خوا لێ ڕازی بێ یا ڕەبی ئەوە کاک محمود گوتم ئەگە کەسێک خێری دەگاتێ زۆر نخۆشم مەحتەلم نەبوونم ئەگە کەسێک جێی لێم نەخێر و دەگاتێ لە قەزای خەباتی ئامینە خان لە قەزای خەباتی بەری ئەگە کەسێک جێی لێم لە بە قورعان زۆر نەبوونم چەش حەز مندارم هەیە غەریبم دەست کورتم بەخوای خێریان دەگاتێ نخۆشم باشە پێ و چۆک و تشتم دەستم ئەم ڕۆماتیزیە بەخوای دینارێک نەبێ بچمە دەختۆرە مندارەکەم هەیە بەخوای بەرەبەری ڕەمەزانی خێرەتیگە لە گەورەی خوا پارداستم نەزاتەوە ئامینە خان تەلەفۆنی دامەخەوە ئێستا با ژمارەکەت وەرگرن من هەر کەسێک ئەوەی کرد هاوکاری دەربڕی بۆ جەنابەت ئیشاڵڵا ژمارەی قوربانت بە مامانەتی خوای گەورە بیبراجان سەلامەت بی ئامینە خان لە خزمەتم ئیشاڵڵا خوای گەورە تەلەفۆنەکەی دانەخە معنی ڕقەمەکەت بدەنەوە نیە دایمەخەوە ئێستا دایمەخەوە تەلەفۆنەکە باشە کاک بیلال ئەو ژمارەی لێ وەرگرازێ نەبێ کاک دیار لە هەولێرە وەرەگرم ورحمة الله وبركاته. وعليك السلام ورحمة الله كاك ديار جان.
زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم خۆشحاڵم کە بۆ یەکەم جارتوانین بەشدارم هەوڵێکی الحەمدولله سپاسی جەنابەت پەیوەندیم بۆ حاصل بوو سپاسی جەنابەت دەکەم مەمنونم بۆ پەیوەندەکەت ئێمەش خۆشحاڵین هیوادارین کۆتا جار نەبێ ئینشاءالله هیوادارم هاوڕێیان تۆزە بە کورتی قسەی بکەن بۆ ئەوەی زیاتر هاوڕێیان بتوانم زۆر باشە ئینشاءالله فەرمو کاک دیار قسەی دەکەم لەسەر تەوەرەکەی بەڕاستی کاک محمود من دیارە هاوڕێیان پێتەوانێ وام قسە دەکەم یعنی زیادبوونی تاوانەکان هۆکاری سەرەکی من دەڵێن بۆ خودی خۆمان دەگەڕێتەوە یعنی هەر کەس لەلایەن خۆی بەرپرسیار یعنی ئەتوگرینەری دەستخۆت ڕاستە هۆکاری لە ڕووڕاگەیاندن زۆر شت بەڵام ناتوانێت کاک بە تاچی کۆمەڵگە سانسۆری کوتاتە دەستی یعنی بۆ نمونە گرنگترین شت ئەو ڕووداوی کاڕوویە ئەگەر سەیری بکەن یعنی هۆکاری سەرەکی وەکو خودی خۆ معنی ئافرەتە کاجێکستێندا یعنی دایک باش ئەو ئافرەتە بە تاوانبار دەزانن نەک هاوسەرەکەی کە خودی خۆیان یعنی دەڵێن ئەو سەیمە کێشەی هەبووە یعنی ئەگەر کێشەی هەبووە دەزانن کەوا خراپە پێش ئەوە یعنی کارەکە بەو شێوەی بێتن یعنی خۆی کەەوە یعنی جیابوونەوەی دانە ڕێگەی زۆری بیگرێتە بەر یعنی تۆ چۆن نازانی کەواستەکە کێشەی هەیە خۆت ئەگەر کێشەی گەورەی چۆن بەتەنیا بەزەی دێڵێت چۆن دەهێڵ یعنی کارەکە بگاتە ئەو ڕادی بەڵام یعنی زۆر لە کۆمەڵگەی کوردی هەمیشە یعنی هەموو کاتێک دابوونیێری زۆر بە گەورەتری گەیشتۆ لە دین یاخود ئەو یاسا و دابوونیێریتانی کەوا لە ئاینی پیرۆزی ئیسلام دەکەوە داینەوە یعنی بۆ نمونە ئەگەر ئەو کتە یعنی ئەگەر داوای تەلاقی بکردابای دایک باشی هاوکاری بوونێمان دەبجومان پێش ئێستا یعنی ڕووداوەکە گەورە نەدەبوو هۆکاری یعنی بۆ نمونە لە تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود تیڤیەکاندا هەمومان گلەی لە حکومەت دەکەن لە دەسەڵات بەڵام کەسێک گلەی لە خودی خۆی دەکات دەڵێ من با بڕیار بدەم ئەو کەناڵە لە ماڵی نەبینێت لە ماڵی هەموماندا هەیە نەک کەناڵەکان یعنی ئێستا کەناڵەکان باوی هاتمە کاک محەممەد یعنی مۆبایل یعنی بەدەست منداڵێکی 3 ساڵانە بە ئارەج هەرچی بێوێت سەیری دەکات نەک گەورەکان دەست خۆش کاک دیار دەست خۆش کاک دیار زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک سامان لە هەولێرەوە کۆتا پەیوەندی وەرەگرم السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. باسي كاك محمود جان. سپاس دەکەم کاک سامان جان ممنونم. سلامات كاك محمود والله بوخر حاني ابي قلت في ذاكم يعني والله ذاكم بوخر حاني يعني علاج بيني ما ورا ذكي بينا هو خوش كيت هذا تلفوني في خدا لا سلام كاك سامان لا مالي ودري ما هو ديجي كاك سامان بله جنابت جاري کە پەیوەندیت کردبوو وایە پەیوەندی کردبوو ئەوش ئەو بەڕێزەی کەوا نازانم ڕەقەمەکە تەلەفۆن دۆ کرد ئەوش لۆی نەکردمەوە هەر گوتم زۆر داکەم ئەزای یعنی داک لە لای خوای گەورە بە خۆت دەزانی زۆر گەورەیە ئەدرێت لە بەخاسی میشنە بیان بەخۆم کرێکاری دەکەم بەخۆی کاک سامان داکەم یعنی شتیشی یعنی باری دارایی خراپە بەڕاستی یعنی نەخۆشمان هەیە نەخۆشی درێژ خایەنە سەرەتان بە خۆت دەزانی کاک سامان بەخۆرحامی بینەوە دەستەرە پێچکە لە مارێ بڕوا ناکەی یا ڕەبیا دەدرۆی بکەم ئێستا نەگەم ئەو شۆ کاک سامان نا دوو لە جەنابەت مۆزۆ درۆ نییە ئەمن ژمارەی تۆم لایە کاک سامان ژمارەی تۆمان لایە ژمارەکەشمان وەرگرتووە بۆم هاتووەتەوە وەریش گیراوە لە جەنابەت والله بەس داخم گوتی پەیوەندی بکە لە بەخەندێ داچی بە خۆ دەزانی باشە سەلام و ڕێزمان هەیە سەلام و ڕێزمان هەیە بۆ دایکی بەڕێزت ئەمن برایەک لە هەولێرەوە پەیوەندی پێوە کردم داوای ژمارەی جەنابتی کرد ژمارەکەم پێداوە وتی سەفەرێک دەکەم و ئەگەڕێمەوە پەیوەندی پێوە دەکەم ئاو های بە من گوتووە آخر من ژمارەیم لا نەماوە بەخوا ژمارەیم لا نەماوە هەتا پێی بڵێمەوە بکردوتە یان نەتکردووە دەکرێت ئێستا بۆ نمونەی گوێی لە دەنگم بێ باشە باشە بۆ خۆی ئێمە بەڕاستی دەست خۆش دەست خۆش پەیوەندێک تەواو پەیامەکەت گەیشت کاک سامان ژمارەشت لامە کاک سامان دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت ماڵە داوا بێ خۆ حافیزت بێت تەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێمە بە حەقەت ینی شتێک هەیە بابی خەمە بەرچاوی جەنابتان کاک سامان کۆتا پەیوەندی بوو ئێستا کۆتایی بە بەرنامەکەش دێنم کاک پشدەر و دایە ئامینە و کاک سامان و دایکی محەممەد لە هەولێر و کۆمەڵک ئەم بەڕێزانە ینی من هەر تەنها ئەتوانم ینی یان لە ڕێگەی دەستگای بەخشینەوە ئێمە بیان نێرین بۆ دەستگای بەخشین دەستگای بەخشین فۆرمێکیان بۆ پڕ بکاتەوە بۆ ئەوەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانیان هەر لە کاتی ترا خەڵکی خێرخواست کە دێتە پێشەوەی هاوکاری فەقیر و هەژارەکان بکە
لەو ڕێگەیەوە ئەمە یەکەم بەخشین. دووەم ئەگەر خەڵکێکی خێرخواز هەبێ حەز بکە خێر بکات داوای ڕقەمی ئەو خەڵکە لە ئێماکە ئێمە ژمارەیان نەدەینێ بە حەقەت ینی دەسەڵاتی لەوە زیاترمان نییە. خوای گەورە بە ڕەحمی خۆی ڕەحم لەگەڵ ئەو خەڵکە فەقیرە بکە و بن بەرنامەکەشم بەڕاستی ینی گلەیم هاتووەتە سەر وتراوە تۆ بەرنامەکە ینی بەرنمەیەکە بۆ ڕای خەڵکە قسەکردنە لەسەر ڕای خەڵکو و ئەوە خەریکە بەلاڕێە ئەچێ مەسەلەن ئەوەندە تەلەفۆن ئەکرێ بۆ مۆزۆی هاوکاری خۆ وەڵاهی ئێمە ئەوەی کە هەشمانە بیدەین بە خەڵکی هەژار و فەقیر و نەدارە مستحق بێ ینی ئەم قسەیەکەمە بینی قەوسێکەوە مستحق بێ وەڵاهی لە چاومان نایە بەسەر چاو ماڵی خۆمانی پێ بەخشین نەک ئەوەی کە خەڵک هاوکاری بێ. من داوای لێبوردنەکەم ینی ئەگەر کەم و کوڕەیەک هەبێ خوای گەورە بە ڕەحمی خۆی خۆزگە ئێمەش دەوڵەمەند بووینایە وەزعمان باش بواە بۆ نمونە هەر هیچ ناوەکو ئەو خەڵکەی کە کەناڵیان هەیە و ملیۆنان دۆلار لە کەناڵەکانیان خەرجەکەن بمانتوانایە بە ناوی کەناڵەکەەوەیان لێرەوە پێشوازیمان لە خەڵکی فەقیر و هەژار بکردای و هاوکار بووینایە چونکە بەخوا ئەوەی کە لەم کەناڵەشە هیچی کەمتر نییە لەوەی کە پەیوەندی ئەکا و داوای هاوکاریەکە بگرە تایەتی فەقیرە تایەتی چەند مانجێکە کرێخانووی نەداوە تایەتی ئێستا وەزعی ئەوە نەخراپە زۆر لە کاک پشدەر و لە کاک سامان و لەو خەڵکە ئەزیزە وەزعی بە حەقەت خراپترە. ئیتر ئەوە خوای گەورە ڕەحمی خۆی ئینشاءڵڵا بهێنێتە خوارەوە بۆسەر گۆی زەوی و بەسەر خەڵکی هەژار و فەقیران. من سوپاستانەکەم کە بینەر و بیسەرمان بوون لە کەم و کوڕیمان ببورن سەرمانێشانن گەردمان ئازاکەن تاڵقەیەکی تری دوانگەی خەڵک بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.